پاش فەرەتر لە هەفتەیەک هێشتا هیچ نیشانەیەک لە جەمال خاشقچی ڕۆژەمەنووس و ستونوسی واشنگتن پۆست نییە کە دەمێکە لە خۆویستەوە لە هەندەران لە وڵاتە گرتوەکاندا دەژیە. باشە ئەوە وڵاتی ئێمە نییە، ئەوە تورکیایە. بەو شێوەی کە من تێدەگەم هاوڵاتی ئەمریکاییش نییە، بەڵام شتێکی وەکەوە نابێ ڕوو بدات. ئەو پەیامنێرێکە لەگەڵ واشنگتن پۆست و نابێ ڕێگا بدرێت ئەوە ڕوو بدات. شتێک وەکو ئەوە نابێ ڕوو بدات و ئێمەش بەنیازین بگەین بە بنی. ترامپ بە فاکس نیوزی وت وڵاتە گرتوەکان لێکۆڵەرانی لە تورکیا هەیە و لەگەڵ تورکیا و عەرەبستانی سعودی کار دەکەن. وتەبێژی وەزارەتی دەرەوە هێدەر ناوێرد دەڵێت واشنگتن لە سعودیەکان ڕاستی دەوێت. ئێمە پەیوەندیمان لەگەڵ باڵیۆزی عەرەبستانی سعودی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا هەیە. ئەوەی من لێ تێگەیشتوم ئەو لە ڕێگای گەڕانەوەدایە بۆ عەرەبستانی سعودی. ئێمە پێمانوت کە ئێمە چاوەڕێی زانیاری دەکەین لە کاتی گەڕانەوەیدا بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. یەکەمین سەردانی ترامپ بۆ دەرەوەی وڵات بۆ عەرەبستانی سعودی بوو لە ساڵی ڕابردوو کە پەیوەندیەکی پتەوی لەگەڵ فەرمانڕەوایانی سعودی دروست کرد لە نێوانیان شازادە موحەممەد بن سەلمان. ترامپ دوودڵە لە کۆتایهێنان بە فرۆشتنەکانی چەکی وڵاتە گرتوەکان بۆ ڕیاز ئەگەر بێت و بەختانەکان کە سعودیەکان خاشقچییان کوشت بسەڵمێنرێت کە ڕاستە. ئەوان واتە سعودیەکان 110 بیلیۆن دلار کەرەستەی لەشکری و شتی تر لە ویلایەتە یەکگرتووەکان دەکڕن. ئەگەر بێت و ئێمە پێیان نەفرۆشین ئەوان دەڵێن باشە زۆر سپاس، ئێمە لە رووسیا دەیکڕین و یاخود زۆر سپاس لە چین دەیکڕین. نەک کە دێتە سەر کار و نەکە دێتە سەر کۆمپانیاکانمان ئەو جۆرە کارە لە دەست بدەن. بەڵام شتی دیکە هەیە کە ئێمە دەتوانین بیکەین. گروپێک لە سناتۆرەکانی هەردوو پارتەکە نامەیەکیان ڕەوانەی ترامپ کرد کە بۆ هۆی لێکۆڵێنەوەیەک لە سەرنوشتی خاشقچی بە پێکردداری بەرپرسیارەتی مافەکانی مرۆڤی ماگەنتەسکی جیهانی. هەڵبەتە کۆنگرێز بۆ ئەمە فشار دێنێت بە تایبەتی پێش هەڵبژارنەکانی مانگی نۆڤامبەر. بەڵام من چاوەڕێن ناکەم عەرەبستانی سعودی سزا بدرێت. کادرۆستون ئاماژەی بە پەیوەندی نزدیکی ترامپی کرد لەگەڵ سعودیەکان و قسەکانی لەبارەی چۆن دەڕوانیتە سەودای چەکان و دەڵێت ئەو چاوەڕێی هیچ سزایەکی گەورە ناکات.